وشويستي خواه صلى الله عليه وسلم لحديثكي صحيح مسلم دا فرموي أهلي آقر بينج كسن يكيك لو أنا فرموي الخائن الذي لا يخفى له طمع وإن دق إلا خانه تمام شاكين أما الصفاتك أهلي دوزخ خوشويستي خواه فرموي صلى الله عليه وسلم إنسانك ناپاكا خائنة دڵپیسە دەستپیسە بەنا بەخوای گەورە بە جۆرێکە هەر تەماحێکی دەستکەوێ هەر شتێکی دەستکەوێ تەماحی تێدا بێ ئیلا تەماشا دەکەی ئەگەر کەمێکیش بێ ئیلا تەماشا دەکەی خیانەتەکە دەکەت هەر دەرگایەکی حرامی بۆ بکرێتەوە ئەگەر پارێکی کەمیش بێ هەر ئەنجامی ئەدات ئەگەر لەگەڵ ئافرەتێکا بێت تەنها دەست بدا لە دەستی بەلایەوە زۆرە خەڵکی فەقیر هەیە وتێتی من لە فڵان کەس پارە وەرناگرم هەرچیم بۆم بێنی لێی وەرناگرم وتیانە بۆ وتی کاتێک کە دێشتەکە ئەبەدا بەدەستمەوە دەستی خاتە ناو دەستمەوە بۆی دەستی بەردەستم کەوێ ئەم ئینسانە پەنا بەخوای گەورە تەماشا دەکەی وئین دەقە ئیلا خانەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر کەمێکیش بێ ئیلا دەیەوێ خیانەتکە بۆ مرتاحە بێ خەڵکی وا هەیە دەڕاتە بازارەوە ئەگەر شتێکی زۆر بچووکی دەستکەوێ بە تایبەتی ئافرەتانیش بەداخەوە جاران ئافرەت دز نەبووی سە ئافرەتیش بۆتە دزی ئەکا ئەگەر کەمێکیش بێ شتێکی بچووکش بێ لە دوکانێکە بی دزێ مرتاحە بێ خەڵکی وام دەناسی ئەڕۆشتە ماڵێکەوە نانی دەخوارد هەندێک جار کە خاوەن ماڵ دیار نەبووایە کەوچکەکەی جاران کەوچکی فافۆ نەبوو زوو کەوچکەکەی پاکە کردووی قسە گیرفانی وتر بۆ مرتاحە بوو سبحان الله ئەگەر کەوچکە شایەکی بردایە مرتاحە بوو ئەمە واقعیەکە کەسانێک هەیە بچووکترین حرام بچووکترین دزی بچووکترین خیانەت بەس بۆی بکرێ تەماحی تێدا بێ ئەنجامی ئەدات ئەم جۆرە مرۆڤانە پەنا بەخوای گەورە ئەهلی دۆزەخن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بوخاریدا دەفەرمێ لعن الله السارق يسرق البيضة لعنتي خوا نفرتي خوا لكشي بي لدزيك بي اگر هي الكيك بدزيك بايدو صوبا جاد نارني امرو لعنتي خواي لي بي جابويا اقدار بن خشك بري الزكاة ارويت ناو بازاروا لدكانك اتشي لباكتك اشتكى دركيتو باكتك دانيتوا بو مرتاح بي بو مرتاح بي اشتكي بتشوك بدزي بكتا جيفانتوا يا اشتكي قبره اما صفتي اهلي اقرب هر کەسێک ئەم صیفەتەی تێدا بێ هەر شتێک تەماحی تێدا بێ ئەگەر بچووک بێ یا گەورە بێ ئیلا ئەنجامی ئەدا ئیلا حرامەکە ئەنجامەدا بۆ مرتاحە بێ ئەمە صیفەتێکی ئەهلی ئاگرە پەنا بەخوای گەورە ئەم جۆرە خەڵکانە هەن پێی خۆش ئەگەر 5,000 لێ بسێنێ ئەگەر 1,000 دینارە لێ بسێنێ بە حرامی مرتاحە بێ ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە خۆمان لەم صیفەتانە پارێزین بە ئیزنی خوای گەورە